سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکان ئەم کاتتان باش داپیرەوەک هەمیشە میوانی ماڵەکانتانە ئەمڕۆژ چیرۆکێکی نوێم بۆ ئامادەکردوون کە هیوادارم جێی سوود و خۆشحاڵی هەموو لایەکتان بێ. میوانە جوانەکانی من ئەمڕۆ لێرە ئامادەن، ئێستا پێویستە بیان ناسێنین بزانین ناویان چیە و کێن. مایکەکە هەڵگرە کوڕە جوانەکە چۆنی؟ باشی تۆ ناو چییە؟ ئامەد چەند ناوێکی خۆشە. کاکە ئامەد تۆ تەمەنە چەنە؟ 9 ساڵی. لە پۆلی چەنی؟ 3. زۆر باشە. ئەی زیرەکی لە قوتابخانە؟ زۆر باشە، ئەفەرین. تۆ کوڕێکی زۆر ژیر دیاری، زۆرم پێخۆشە کە زیرەکیش بی ئادی بزای ئەم کچە جوانی تەنیشتە ناوی چەمایکەکەی بەرێ؟ ستایش؟ ئای ستایش گیان بەخێر بێ. تۆ شەروەکو ئەم تەمەنە؟ من 10 ساڵ. تۆ 10 ساڵی. لە پۆلی چەنی؟ 3. لە پۆلیسی. ئافرین، زۆر باشە. لەگەڵ خوێندنە چۆنی؟ باشی؟ زۆر باشە. بێجگە لە خوێندن ڕۆژانە خەریکی چیترەبی لە ماڵەوە؟ خەریکی ساعی دانیش. ئافرین، زۆر باشە. ئاتی بزای هاوڕێکی کە و ناوی چییە؟ نامەستی. کاکە هەستی تۆ تەمەنە چۆنە؟ من 10 ساڵی. ڕۆژانە بێجگە لە خوێندن خەریکی چیت لە ماڵەوە؟ یاریکردن؟ زۆر باشە. ئاتی بزای هاوڕێکی کە و ناوی چییە؟ ڕۆزیار گیان تۆ ئەمڕۆ هەستت چۆنەکە لە لای منیت و چیرۆکە بۆ بخێنمەوە؟ زۆر باشە. ئەی وەکوتر پێشتر قەت گوێبیستی چیرۆک بووی؟ زۆر باشە. لەکوێ گوێبیست بووی کێوە چیرۆکە بۆ خوێنێت؟ دایکم. ئەی باشە، خواتەمەنی دایکە درێژکە. زۆر باشە. ئەی تۆ لەگەڵ خوێندنا چۆنی زیرەکی؟ ئەی ئافرین. ئەنجا بزانین ئەم کوڕە جوانەمان ناوی چییە؟ من ناوم سیڤا؟ کاکە سیڤا زۆر باشە. تۆ لەگەڵ وانەکان تا زیاتر پەیوەستی بە چوانێک و یانی چوانێکە زۆر پێخۆشە؟ بیرکاری. زۆر باشە. بیرکاری مێشکێکی زۆر باشیشی ئەوەیە کە بەکاری بێنی، کەواتە وانەی بیرکاری وانێکی تایبەتە و ئەبێ گرنگی بەوانەکانی کەشبەی. ئادی بزای ئەم گوڵاڵە سوورەیە ناوی چییە؟ پەریا گیان بەخێر بێ. پەریا تەمەنە چەنە؟ 9 ساڵی. پەریا ئەو کاتی کە یەکەم جار چوویتە خوێندنگە بیرە ماوە؟ ئەی چۆن بوو بەلاتەوە؟ خۆش بوو؟ زۆر باشە. هەمیشە من وام بیستووە و خۆشم وا بووم بە مناڵی کچەکان زۆر زوو حەزیان لە مەکتەبە. خۆیانە خێرا دایکیان بیان خەنە مەکتەب و ئەی باشە تۆ نەگریای کاتێکە چوویتە مەکتەب؟ نەتەوە دایکەوەرە لە پۆلەکەی لەگەڵ مادانیشە؟ ئەی ئافەری، زۆر باشە. زیرەکیشی وایە؟ دەست خۆش. ئەنجا بزای ئەم کوڕە جوانە ناوی چییە؟ ناو ئەحمەد. کاکە ئەحمەد هەمان پرسیاری ئەویش لە تۆ بکەمەوە. تۆ کە یەکەم جار چوویتە مەکتەب چۆن بووی؟ باش. پێو ناخۆش نەبوو؟ نەگریای؟ بە شوێن دایکتا نەگریای بڵێ دایکەوەرە لەگەڵم؟ زۆر باشە. ئەی ئێستا چۆنی زیرەکی؟ ئەی ئافرین. ئەی لەگەڵ چیرۆکان نێوانتان چۆنە؟ باشە. حەزی لەکەی؟ زۆر باشە. ئەنجا بزانین ئەم خەپە جوانە ناوی چییە؟ چۆنی؟ باشم. تۆ ناو چییە؟ ئیلیڤیا. ناوە خۆشە. چییە وەکی ناوی؟ بورم. زۆر باشە، ناویکی زۆر خۆشە. باشە ئیلیڤیا گیان لە پۆلی چەنی؟ 3. لە پۆلی 3. لەگەڵ خوێندنا چۆنی؟ حەزە بە خوێندن هەیە؟ باشە. ئەی من پرسیارێکی کەو لێ بکەم، حەزەکی لە داهاتووە ببی بەچی؟ بم بە دکتۆر. ئیشاءالله ئەبی بە دکتۆرێکی زۆر باش و هیوادارم کەس نەخۆش نەبێ، بەڵام ئەگەر کەسێکیش پێویستی پێ بوو بە باشترین شێواز چارەسەری بکەی. زۆر باشە. من زۆر خۆشحاڵم بە هاتنی ئێوە بۆ لای من. میش ئەمڕۆ چیرۆکێکی زۆر خۆشتان بۆ خوێنمەوە و هیوادارم کە ئێوەش سوودی لێ ببینن. ئامادەن گوێ لێ بگرن؟ زۆر باشە. چیرۆکی ئەم جارەمان لە ژێر ناونیشانی پەیوەندیە تەلەفۆنەکە. ئانا کچێکی زۆر ژیر و جوان بوو. ڕۆژێکیان دایکی ئانا لە ژووری میوانەکەەوە هاواری کرد: ئانا، تەلەفۆنێکە بۆ هاتووە. ئاناش بەپەلە ڕۆژ تاکو بزانێ کێ پەیوەندی پێوە کردووە. خێرا تەلەفۆنەکەی هەڵگرت و وتی سڵاو. پاش چەند خولەکێک لە قسەکردن ئانا بە زەردەخەنەیەکی خۆشەوە ڕای کرد بەرەو ژوورەکەی خۆی و زۆر گەشایەوە.
خێرا لە ژوورەکە دیسان ڕای کردە دەرەوە و ویستی بڕوە. دایکی ئانا پرسی ئەوە کێ بوو ئانا؟ ئەویش وتی دایکیان، دواتر پێتەڵێم کێ بووە. پاشان لە ژوورەکەی کە ڕای کردە دەرەوە خێرا چوو بۆ لای گوڵفرۆشەکەی دراوسەیان. نزیک بوو لەیانەوە داوای لێکرد یەک چەپکە گوڵی جوانی بۆ بنێرێت بۆ ماڵی هاوڕێکەی. وتی تکاو لێکم زۆر بە جوانی بۆم بڕازێنەرەوە. کاتێک کە گەڕایەوە بۆ ماڵەوە بە خێرایی چوو بۆ شوێنی کۆششکردنەکەی خۆی، واتە ئەو شوێنی کە ڕۆژانە لە ژوورەکەی خۆیان خەریکی کارەکانێتی. بە خۆشیێکی زۆرەوە دەستی کرد بە نووسینی نامەیەکی ئەلکترۆنی. دایکی ئانا پرسیاری کرد ئانا ئەمڕۆ تۆ زۆر دڵخۆش دیاری، کچەکەم ئەتوانم بزانم هۆکاری دڵخۆشیەکە و چی و پێم بڵێ؟ زۆر بەپەرۆشم بزانم، هەرگیز بەم شێوەیە تۆم بە دڵخۆشی نەبینیوە. ئاناش وەڵامیایەوتی دایکیان، هەرکە ئەم نامەیەم نارد ڕاستەخۆ پێتەڵێم کە بۆچی دڵخۆشم. نامەکەی نارد و ڕووی کردە دایکی وتی دایکیان، دوێنێ لە قوتابخانە من زۆر خەمبار بووم، چونکە مامۆستای بیرکاری بۆ کارێک سەرزەنشتی کردم کە من ئەنجامم نەیابوو، تەنانەت ئامادەش نەبوو گوێ لە ڕوونکردنەوەکەم بگرێ. بەڵام سووی هاوڕێم چونکە ئەیزانی من کارێکی هەڵم نەکردو و مامۆستاکەم بە هەڵە لێم تێگەیشتووە، لە دوای ئەوەی کە قوتابخانە کۆتایی هات هەمومان ئەڕۆیشتینەوە، سوو چوو بوو بۆ لای مامۆستای بیرکاری و بۆی ڕوون کردبووەوە کە هەڵەکە هەڵەی من نەبووە. منیش ئاگادار نەبووم. سوو چۆ بۆ لای مامۆستا و قسەی کردووە. بەڵام ئێستا ئەو پەیوەندی کە بۆم هاو لەلایەن مامۆستاکەمەوە بوو. پەیوەندی پێوە کردم بۆ ئەوەی پێم بڵێ دوێنێ سوو هەڕۆیشتۆ بۆ لای و هەموو شتێکی بۆ ڕوون کردوتەوە دەربارەی ئەوەی کە مامۆستاکە بە هەڵە تێگەیشتووە. ئیتر وتی پێویست ناکە کۆتایی هەفتەکەم بە فیڕۆ بەم بە بیرکردنەوە لە دوێنێکە ڕوویاوە. دایکیشی پرسی ئۆی ئەی کەواتە دوای پەیوەندیەکە تۆ بۆ کوێچووی، ئەتوانی پێم بڵێ؟ ئاناش وەڵامیایەوتی دایکیان، چووم گوڵی سوپاسگوزاری بنێرم بۆ سووی هاوڕێم، هەروەها ئێستاش نامەیەکی ئەلکترۆنیم بۆ نووسی و ئێوارە دوای ئەوەی کە گوڵەکەی پێگەیشت پەیوەندی پێواکەم. دایکیشی وتی من زۆر دڵخۆشم بەو کارەی کە تۆ ئەنجامی ئەی کچە شیرینەکەم. هاوڕێی باش هەموو کات دەست ناکەوێ، بەڵام کاتێک هاوڕێکی باشە هەبوو پێویستە ئەو هاوڕێتیە بەرز بنرخێنی و ڕێزی لێ بگری و هەمیشە خۆشە بوێ، لە بیرێ بێت لەو شوێنەی کە پێویستە بوو پێی بڵێ سوپاس. ئەو کاتێکە چاکەیەکە لەگەڵەکە پێویستە سوپاسگوزاری خۆت بۆ بچووکترین هەڵوێست نیشان بێت، واتە هەر کەسێک کە زانیت چاکێکی لەگەڵ کردی ئەگەر هەر چەنێ بچووکیش بێ ئەبێ زۆر سوپاسی ئەو کەسە بکەیت. ئیتر لەوەوە زۆر زۆر دڵخۆش بوو، وتی من شانازی و پێوەکەم کچەکەم، چونکە تۆ کارێکی زۆر باشە کردووە و سوپاسی سوش ئەگەین چونکە ڕوونکردنەوەی بۆ مامۆستاکە و یاوە، چونکە مامۆستاکە بە هەڵە لێ تێگەیشتە بوو. ئیتر دوای تەلەفۆنەکە زۆر زۆر دڵی خۆش بوو، وتی تەواو دایکەی گیان، ئیتر من هەرگیز جارێکیکە شتێک ناکەم کە مامۆستا دڵگرانکەم، هەرچەنە تاوانیشم نەبوو، بەڵام من زۆر پێی خەمبار بووم. ئیتر لەوە بەدواوە لەگەڵ سوو هاوڕێتیەکەیان هیچکار زیاتر قوڵ بۆ و زۆری یەکتریان خۆش ئەویست و هەتا بۆ نانی ئێوارەش بانگێشتی کرده بوو، چونکە لە پای ئەوەی کە بەرامبەر بە ئانا کرده بووی. ئەنجا لەم چیرۆکەیە ئێمە هەز بە چیەکەین؟ بە سوپاسگوزاری و دەرنەبڕینی وەک پێچەوانەی دیاریەک وایە، بەڵام دیاریەکە نەبەخشی، واتە ئەگەر بێت و سوپاسی کەسێک بکەی لە بەرامبەر هەر شتێکە وەکو وایە کە دیارەکە پێشکەش کرده بێ. ڕوونە لەلاتە زۆر باشە. ئادەی ئیلیڤیا، ئادەی ئیلیڤیا ئەو مایکە بگرە بەدەستەوە. هیچ کاتێک لە خوێندنگە کارێکی کردووەکە بۆ نمونە تۆش هەڵەو نەکردبێ، بەڵام مامۆستاکە و بە هەڵە لێو تێگەیشت بێ، یان بۆ نمونە لەسەر شتێک دەرەجەیەکی لەشکانە بی پێ و ناخۆش بوو بێ، بەڵێ شتی وا ڕوویاوە
نەخێر. دواتر ڕووی نایاوە زۆر باشە کەواتە هەمیشە شتەکانە بە باشی ئەنجامیاوە و مامۆستاکانی شوەکو خۆی نمرەی تەواویان ناویتە تێ و لێو زویر دەبوون باشە ئەگەر ڕۆژێک هەڵەو نەکردبێ و هەست بەوە بکەی کە مامۆستاکە و بە هەڵەودا ئەنێ ئەو کاتە هەڵوێستی چێ بێ پێو ناخۆش نابێ با پێم ناخۆشە بێ بەڵام ئەگەر کەسێک چوو وەکو سووی هاوڕێی ئانا ڕوونکردنەوەی بۆ مامۆستایە و مامۆستاکە و ئەو کاتە پێیوتی کە من نەمزانیەوە ئەو شتە تۆ نەو کردووە ئەو کاتە چی ئەڵێ بەو هاوڕێت ئەمە هەتی پێشکەشەکەم ئەی ئافرین هەدی پێشکەشەکەی لەگەڵ ئەوەشە پێویستە سوپاسیشی بکەی ئادی بزانم کەیتر قسەم بۆکە دەی ئەمە چێ میوانەکانی ئەمڕۆم قسەم بۆ ناکەن من حەزەکەم هەمووتان قسەم بۆ بکەن مایکەکە بە هاوڕێکانە با من پرسیاریان لێکم ئادی تۆ پێم بڵێ نێوانە چۆنە لەگەڵ هاوڕێکانە باش زۆر باشە هیچ کاتێک لە خوێندنگایان لای هاوڕێیەکت هیچ هەڵەیەکی کردو دواتر داوای لێبوردن کردبێ بەڵێ ئەی ئافرین کەواتە گەر هەڵێ بکەی هەبێ داوای لێبوردن ئەی ئەگەر کەسێک شتێکی باشە و لەگەڵا بکە ئەو کاتە سوپاسیەکە ئەی ئافرین زۆر باشە چیرۆکەکەی ئێمەش باسی ئەوەی کرد ئەبێ ئەگەر کەسێک چاکەیەکی لەگەڵ کردی ئەگەر هەر چەند بچووکیش بێ پێویستە تۆ سوپاس گوزاری بی کەیتر قسەم بۆکە ئەدی ئەم گوڵاڵە سوورەیە باشە ناوچی بوو تۆ پەریا پەریای گیان پەریا تۆ هاوڕەکانە خۆشەوێ بەڵێ زۆر باشە ئەی ئەگەر هاوڕێکە هەڵەیەکە بەرامبەر بکات و ئەو کاتە چێتی دای لێبوردن لێکم نە ئەگەر ئەو لەگەڵ تویا هەڵەی کرد تۆ لەو ئەبووریت واه ئافرین ئەبێ تۆ لێ ئەگەر تۆش هەڵەو کرد دای لێبوردن ئەی لێکم ئافرین زۆر باشە لەگەڵ گەورەکانیش بە هەمان شێوە و ئەگەر خوشک و برای بچووکیشتان هەبوو لە ماڵەوە ئەگەر ئەوان هەڵەیەکیان کرد ئەبێ ئێوە لێیان ببورن چونکە ئەوان مناڵترن هەندێک شت نازانن چیرۆکەکە زۆر کاریگەری هەیە ئەگەر بەباشی گوێ لێ بگیرێ دڵنیاشم ئێوە بە جوانی گوێتان لێگرتەوەیە بەڵێ زۆر باشە چیرۆکەکەی من ئەمڕۆ کۆتایی هات بەڵام دیارەکەمان کۆتایی نەهاتووە کە مناڵپارێزی کوردستان گۆڤاری بۆ هەرێکێک لە مناڵە چاوگەشەکان ئامادە کردو گۆڤاری پەپولا کۆمەڵێک بابەتی بە سوود و هۆنراوە و چیرۆکی جوانی تایە کە ئەتوانن ئێوەش سوودی لێ ببین ئەنجا بزانم کێت ئەو دیاریانە با بە هاوڕەکانی ئەلبا ئەو بێت قەیناکە ئافرین کوڕە جوانەکە ئافرین بیخوێننەوە لە ماڵەوەشتی زۆر باشی تایە باشە ئەی ئافرین دەست خۆش مناڵە ئازیز و خۆشەویستەکان چیرۆکی ئەم جارەی داپیرەش کۆتایی هات هەتا چیرۆکێکی نوێ و بەرنامەیەکی نوێی ماوەی مناڵانی کورسات کاتێکی خۆش خواتان لەگەڵ